I've worked in construction for 40 years. I am, and always will be, LiUNA. Construction is one of the most stable industries in today's economy. There's plenty of opportunity, so come and learn at the LiUNA Local 183 Training Center. It's the right place to start. If you're thinking about your future, you can learn a skilled trade through hands-on training and classroom training. LiUNA Local 183 Training Center is excellence in training. All apprenticeship programs are registered with the Ontario Ministry of Training Colleges and Universities. Become an apprentice and learn new skills which will open the doors to a rewarding career. Visit 183training.com. I just started my training, and I am LiUNA. مرحبا تماشوان هجا. ایشب ایوارم بوارنه. جبو چه ایواره؟ جبو چه ویدمکی رشت تاریده ام بوارنه. جبو که جبو پیشرو علیپور. پیشرو علیپور خورتکی کرده و گلی خورت کرده لیرانه اوجی بنده درده کرنه دپی رژیم ایرانه دخوازه همو کرده درده بکه نتنه هاشمند علیپور همی کرده گنجا امیرو بره هاشمند که کهوی بمرایه پیشرو علیپور ام دخوازن هنه که داخویانی بوی را چکن ام بنرن حال و وقت هشمن چیه چه در کامپانیا چاوا دست بکریه کامپانیا چاوا دمشه و جبروشون ده ام گله کرد جبو و خورت هیجا جبو خورت جوان پروری کرد ام کانن چه بکن که تبو خیراتی پروگرام همه زۆر سپاس من پێشەکی ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی بەرنامەکەی ئێوە میتانی تیڤی بەشی کوردی کاکمەتین یان زۆر سپاس بەوە دەرفەتەی کە بۆ منتان ڕەخساند و زەحمەتان کێشە زۆر سپاسی ئێوە هاوکارانتان دەکەم لە پشت کامێرا و هەموو بینەرانی خۆشەویست و بەتایبەت کوردی چوار پارچە و بەتایبەتی تر کوردانی باکوور کە پێما بینەری بەرنامەکەتان زۆرترەوە زۆر سپاس که لأمزان لحر چار پارچه کردستان واد کردا پر خرابه لی دو دولت قریش وعد کردا پر خرابه یک ناوی جمهوریت ایرانه اید دیجی ترکیه جبوی که امکانم بیجن نکا پیشی ته جبو چه ته کردستان برده تحت و درنا دوراجی هنک قالا مالباتا خوب که و میورن سر بریته بەڵێ من سەرەتا ئەگە زۆر بە کورتی بڵم دیارە ئەوە چیرۆکێکی دوور و درێژە مێژوویەکی دوور و درێژە کە ئێستا بەداخەوە کات و مەجای ئەوە نییە هەمووی بەوردی باسکەم بەڵام پێم خۆش بوو لە سەرەتادا ئەوە بڵێم کە من ناوم پێشڕەو عەلیپورە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان شاری سەردەشتم برای زیندانی سیاسی محکوم بە ئیعدام هوشمەند عەلیپورم دیارە ئێمە خەڵک بە خەڵکی سەردەشت و ناوچەی ئالانی سەردەشت دەمانناسن گوندی بێژێ بەڵام بۆ خۆم کاتی خۆی لە باشووری کوردستان لەدایک بووم ئەویش بەهۆی ئەوەی کە ئێمە بنەماڵەمان کاتی خۆی لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات کە گوندی باوکموان کە بێژوێناوە ناوچەی ئالانی سەردەشت ڕژیمی ئیسلامی ئەوە ئاخرین نقطە بوو کە هێرشی کردە سەرەوە ئەو کاتە حیزبەکان حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت چەک و کۆمۆنیستەکانی ئێرانیش کە لە ڕۆژهەڵات بۆ ئەوان وەک سەنگەرێک بوو لەگەڵ حیزبە کوردیەکان ناچار بچنە باشوور منیش لەوێ لەدایک بووم ئەوە ساڵی 1984 بەڵام من ساڵی 2001 و 2 بوو هات لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتمە دەرەوە چوومە باشووری کوردستان بوومە پێشمەرگەی کۆمەڵە بۆ ماوەی 5-6 ساڵ
تا ساڵی 2010 من ئیش و کاری سیاسیم دەکرد لەوێ و لە هەموو بوارە جۆرا و جۆرەکاندا کاروباری سیاسیم دەکرد بەشی وەک پێشمەرگە ئیشی کاری دیپلۆماسی کاری ڕاندەماشێن سەردانی ڕێکخراوەکان حیزبە سیاسەکان چۆن لە بەشی دیپلۆماسیش من لەوێ جێگیری کۆمیتەی مرکزی کۆمەڵە بووم ئەو ئیشانم هەموو کرد و جارێکیش بۆ ئیشی سیاسی چوومەتەوە ناوچە نەبۆ ئیشی نێزانین بۆ ئیشی سیاسی چۆن هەر کاری ئەمە هەرەوە بووە تا 2007 چوومە تورکیە بۆ ماوەی 4 ساڵ پەنابەری سیاسی بووم لە شاری وان لە کوردستان لە باکووری کوردستان لە شاری وان ساڵی 2011 بوو هاوینی 2011 جوون بوو مانگی جوون کە ئەمن هاتمە ئێرە و سپاسی دەوڵەتی کانادا دەکەم پێشی تەهاتی ورا یعنی قاسی کە ئەزانم ماڵباتە تا ماڵباتێک وڵات پارێزێ ji bo Kurdistan û ji bo azadî şer kiriye ne ji bo tenê ji bo Kurda ji bo İraniya jî ji bo hemû gelê İraniya şer kiriye ew tişkî baş e te jî tê de cî girtiye ez bawerim dû te jî birê te cî girt ne wisa لە کام بەشیدا جێ منی گرت ya birê te jî ket nav pêşmergê hemûman hewa bûn erê yani birê te kînga çend salî dest pê kir li ku şer kir İranê şer kir şer nekir ya jî tenê hemberê Daişê şer kir hele mesela birê xwe bêjênek ji min بەستت هوشمان ئەلێپور لەگەڵ بنەماڵەم لە تورکیە پەنابەر بوون ئەو کاتکە پەنابەر بوون شەڕی داعش دەستی پێ کرد داعش شێریشی کرد بۆ سووریا بۆ ڕۆژاوایە بۆ باشووری کوردستانێ بە تایبەت بۆ ناوچەیە کوردستانەکانی کەرکووک و باش و قەو ئەم دەوروبەرە ناوچە سنووریەکانی کوردستان هێرشیان کردە سەر خەڵک ماڵ و حاڵی خەڵکیان وێران کرد ئەوەی کە خۆمان نەزانین ئەو کارە ساتەیە مرۆڤیە کە ڕوویدا داعش تیرۆریستی ئیسلامی هێرشیان کردە سەر خەڵک سەری خەڵکیان پڕی ژنیان کوشت تەجاوزیان بە ژن کرد بە مناڵ کرد ئەوە بوو کە هوشمەندیش لەو کاتەدا لە تورکیە بوو تااقەتی نەیە ناوتی من جارێ ناسمە ئەوروپاوە و ئەمانە لێرەش ناتوانم دانیشم گەڕایەوە کوردستان بۆ ماوەی 4 ساڵ شەڕی کرد ڤاگەڕیا کوردستان هەمبەرێ داعشێ شەر کرد دژ بە داعش نەک وەک چەکدارێک و ئەوە لە پێشی لە سەفی پێشەوە لە ڕێزی پێشەوە 24 ساعتە لە شەڕدا بوو دژ بە داعش دوو جاریش بریندار بوو کە برینداریش ببوو نەیهێش بوو ئێمە وەک بنەماڵی هوشمەند بزانین گوتبووی بانەزانن ئەمە پاشی 2-3 ساڵ زانیمان هەواڵەکانی هوشمەند ڕەفیقەکانی هوشمەند پێ بە ئێمەی گوت کە بریندار بوو بەرحاڵ ئەوە بوو دوایەوەش کە شەڕی داعش ئەوەش بڵێم هاوکات کە لەوێ شەڕی داعشی دەکرد کە داعش هێرشی کردە ڕۆژاوە هوشمەند گوتی من حازرم بۆ کوبانی بڕۆم شەڕ بکەم دژ بە داعش یعنی لەم خەریکی شەڕ بوو لەگەڵ دژ بە داعش لەم داش دڵی دەسووتا بۆ ڕۆژاوە وەک ئێمە کە داعش هێرشی کرد بەسەر بەرحاڵ شەڕی داعش کە کۆتایی پێ هات وردەوردە ئەمە لەگەڵ یەک دوو هەواڵی خۆی کە کەسێکی تریش بە ناو محەممەدی وەستاخادت دەستنەوە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئیشی سیاسی و قسەکردن لەگەڵ خەڵک جەدیدە ڕۆژنامە بڵاوکردنەوە و ئەم جۆشتانە کە لە سەقس پیان دەزان و وەڕیان دەکەونە شوێنیان هێزەکانی هەم پاسدارەکان هەم جاشەکان ئەمانیش بە ڕۆژ و بە مۆتۆر دەڕۆن بەرەو لای بانە ئیتر لەوێ تەقیان لێ دەکەن چواردەوریان دەگیرێ ئەو کوڕە محەممەد بریندار دەبێ هوشمەندیش دەتوانێت هەڵێت ڕاکات بەڵام دڵی نایە هەواڵەکەی بەجێبێڵێ ئیتر دوای دایانگرن ئەو کاتە ڕۆژێک دەبێت 3 ئاگۆستی 2010 دەبێت و لە 7 ئاگۆستی 2010 ئەمانە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دایانبەنە سەر شاشەی تەلەڤیزیۆنی ڕژیمی ئێرانێ و تەیبڵێک مێزێکی ئاوە دەبن چەک و چۆڵ و ئەسلحە و مهمات بە ماشێنێکیش ئەو هەموو مهماتە هەڵناژیرێن بەڵام گوتبیان ئەوانە ماگرتوون بەو مهماتەوە کە هەمووی درۆ بوو فقط بۆ ئەوە کە دانهەویست زەمینەی ئەوە خۆشکەن دوای ئیعدامیان کەن کە ئێمە ئەوانەمان یعنی مهمات بۆخوا هانین دانین بەرەوە آخر وەک تورکیە کردێ آخر مهمات دەزانین چۆنە بەقەت ئێرە هەمووی مهمات خۆ ئەمە بە تراکتۆرێک شۆ ناگیرێت ئەرێ بۆیە ئەمەش زانیمان کە ئەم دەوڵەتە چۆن دەمان ناسی جینایەتکارە مرۆڤ کوژە لە ئێران و کوردستان چەندە خەڵکی کوشت و ئەعدام کردو دەمانزانی کە ئەمە دەیەوێت زەمینە خۆشکە ئەمە ڕێیەکە خۆشکە کە دوایی حکمی ئیعدام دەبۆ کەسان ئێمە پێش ئەوە من یەکەم کەس بووم کە ئەو داوای کەمپینم کرد ڕامگەیان ئەو وەختە کەس نەیزانێ بوو دۆست و بنەماڵی خۆشم کەس نەیزانم پیانم گوت کە ئەوە بوو داوام کرد لە خەڵک و دۆستان و ڕەفیقەکان دۆست و ڕەفیقم زۆر لەگەڵ ئەو حیزبانە یا سەر بەخۆن لەگەڵ ڕێخە گوتم دەبێ هەمومان کارەکەین کەمپینێکی جیهانی وەڕێخین بە خۆشحاڵیەوە
ئەو کەمپینە لەلایەن بنەماڵەیەمە ڕاگەیانرا گەلێک حیزب و ڕێکخراوەی سیاسی حیزبی کۆمۆنیست تەنانەت کۆمۆنیستەکانی ئێران خەڵکی عادی ئێران کوردستان حیزبی کوردی کوردستان خەڵکی کوردستان و ئێران بەگشتی پشتگیریان کردین و ئەوە دواتر ئەگە پرسیارت بوو باسی یەکەم چۆن دەستمان پێکرد شێ پشتگیری ئەرێ بەرحاڵ ئەوەمان کرد کە چونگاتی ئێمە گوتمان ئەمە خەتەرە جمهوری ئیسلامی لە بەهانە دەگەڕێت بۆی ئەعدامیان کە ئیترەوەمان خستە ڕێ و ئەمانە بەڵام هوشمەند و محەممەدی وەستا قادر لە 31 ئۆکتۆبری 2019 لە شاری سنە لە دادگای شاری سنە محاکمە دەکرێن و لە 29 دیسامبری 2019 قازی شاری سنە حکمی 5 ساڵ زیندان دەدا بە محەممەدی وەستا قادر و حکمی ئەعدامیش دەدا بە هوشمەندی عەلیپوری برا. چما هەردوو بەهەور هاتگرتن قەدی محەممەد بریندار هاتگرتن هێشمان ساغ هاتگرتن چما یەک ئیدامدان چما ئێدە 5 ساڵدان. ئەمە گەلێک پرسیاری باش ئەمە پرسیارێکی زۆر باش بوو هەر ئەوەیە کە ئێمە دەڵێن ئەو حکومە نائادڵانەیە ئەو حکومە ئەمە دژایەتیە لەگەڵ بنەماڵەمان. یەکەمەوەی کە خۆشحاڵین کە محەممەدی وەستا قادر حکمی ئەعدامی نەگرتووە کە چونکاتی خۆ ئەوانە کاری سیاسیان کردو دەوڵەتی ئێرانیش گوتبووی ئەمانە کەسیان نەکوشتووە دەوڵەتی ئێران ئیتلاعاتی ئێران دەستگای زانیاری بە بنەماڵەی ئەو هوشمەند و محەممەدی لە گوتبووی بە ئەوانیشی گوتبوو تەنیا شانسێک کە تا ئێستا هێناوتانە ئەوەیە کە کەس بەدەستانەوە نەکوژراوە کەوایە ئەوە نیشان دەدا کەوان بۆ ئیشی سیاسی چوون و ئەوەی کە محەممەد 5 ساڵیان حکم پێداوە ئەمە خۆشحاڵین هەچەند 5 ساڵیش زۆرە بۆ ئەو خۆشحاڵین تاوەی کە حکمێکی کوردستریانی ئەعدامی بەسەردا بەڵام ئەوەی هوشمەند کە ئەو حکومیان پێداوە ئێمە پێما وا هێشتەکە ئەمانە سیاسیە ئەمانە تۆڵەکردنەوەی لە بنەماڵەمان لەبەرەوەی کە بنەماڵەی ئەمە کوردستانی باشووریش و ڕۆژهەڵات و نەتەنیا ڕۆژهەڵات لە ئێرانیشدا دەیناسن هەموو حیزبەت ئازادی زۆربەی ئازادی خوازەکان و کۆمۆنیستەکانی ئێرانیش بنەماڵەی ئێمە دەناسن چۆن بنەماڵەی ئێمە وەک دۆست و خزمشت کاتی خۆی سنگەرێک بووە بۆ هەمووان بۆ هەموو کۆمۆنیست هەر حیزبی کۆمۆنیست ئێرانیش لە دێهاتی دایکم ساز بوو و ئەوانش کە سازیان کرد ئێستا ناوی کەس نابم بەڵام ئەو حیزبی کۆمۆنیستی ئێرانێک کە ئێستا بۆتە چەند حیزبوانە لە گوندی دایە من دروست بوو لە گوندی دایکم و ئەمە دەوڵەتی ئێران ئەوە دەزانێت چۆن ئەمە هەموو بنەماڵەمان بە ژن و پیاوە کاتی خۆی سیاسی بوون کاتی خۆی 40 ساڵە پێش زمانی شاش پێش هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی زمانی شاش بۆ ئازادی خوازی بۆ کوردستانەوە هەڵسوڕانیان بوو فعالیەتی سیاسیان و بەنەهێنی ئیشیان دەکرد کاری سیاسیان دەکرد هەموو جیران مامی بابم ئەم مامی خۆم ینی برای بابم ئەوانە هەموو جیران پاشێک کە ڕژیمی شاڕوخا و جمهوری ئیسلامی هاتە سەرکار کۆمەڵەش و حیزبی کۆمۆنیست ئێرانیش هەر لە گوندی مەولە و ناوچەیە چووە پێشەوە نکازێت تشکی بریشتە جا ئەوە بوو کە دەوڵەتی ئێران ئەوە دەزانێت چۆن مامی منیشی کوشتووە پەیوێ خۆ بیرانە کە گەلک میمە نکاتەگۆ کە برێتە لە ئیرانێ ئیرانی استخباراتە ئیرانی گوتی کە تکەشی نەکوشتیە یعنی برێتە تەک سوجێ وی هەبسە لە هەمبەر داعشێ شەرکردی ئەوژی لە ڕۆژاوا و لە باشوور شەرکردی لە کەرکووک دژ بە داعش هەمبەری حیزبی داعش شەرکردیە ئێنکاژ بۆ چی یانێ وەرە لە هەمبەر داعشێ شەرکردی هاتی کە هەرن ڕۆژەوە ji بۆ دیسا هەمبەر داعشێ ئیرانژی لە هەمبەر داعشێ شەر دەکرێ چما دیساژی وا خۆرتانە دەگرن دەخوازن ئیدام بکرن لەبەرەوەی کە کوردستان لەلایەن هەموو داگیرکەرانەوە بە درێژایی ساڵیانی زۆر چەوساوەتەوە و زۆڵمی لێ دەکرێت لە باشووری کوردستانەوە بگرێت لە باکوورەوە بگرێت لە ڕۆژاوە بگرێت و لە ڕۆژهەڵاتەوە بگرێت ئەوەی کە ئێمڕۆ لە ڕۆژاوە و ئەوە دەیبینین کە ئەو چۆن دەوڵەتی فاشیستی تورکیە هێرشی کردوێتە سەر کوردان لە ڕۆژهەڵاتی کوردستان 100 ساڵەوە هەیە هەم لە زمانی شا هەم لە زمانی جمهوری ئیسلامیدا هێرش دەکرێتە سەر خەڵک دەکوژن خەڵکی ئەدام دەکەن بەبێ هیچ بەڵگەی هوشمەند لە باشوور دژ بە تیرۆریزمی ئیسلامیدا شەڕی کردووە دووجار بریندار بووە و ئەوەی کە چۆتەوە ڕۆژهەڵاتیش ئەوش دیکتاتۆرە بەڵام دوو جیاوازی هەیە لە باشوور دژ بە داعش شەڕی چەکداری کردووە لە ڕۆژهەڵات شەڕی چەکداری نەکردووە ئەو چۆ بۆ ئیشی سیاسی دەوڵەتی ئێرانیش دەوڵەتی ئێرانە دەبێژێ من دژی داعشم ئەگە دژی داعشی خۆ ئەوانە لە تۆ زۆرتر دژ بە داعش بوون حەز ناکە ینی دەهێ ڕاستەکان وە شێرێ ڕژیمی ئیسلامی ئێران بۆیە ئەمانە وەک تۆڵە دەیان هەیە تۆڵە لە بنەماڵەی ئێمە بکەن
چۆن بابم لە زینداندا بۆ برایە من لە زیندان برایەکمیان چەند جار گرتووە جارێکیان سەرەو بن بە دەست و پێویان بەستووە سەرەو بن شکنجەیان کردووە لایاندا و ئێستاش ئەمانە هەمیشە یعنی دەخوازن لە ماڵباتە تا حیفا باب و کاڵا بگرێت بەڵێ چۆن دەبێژی باجگیری باج ئەو پرۆبلەمەی I've worked in construction for 40 years. I am and always will be LiUNA. Construction is one of the most stable industries in today's economy. There's plenty of opportunity, so come and learn at the LiUNA Local 183 Training Center. It's the right place to start. If you're thinking about your future, you can learn a skilled trade through hands-on training and classroom training. LiUNA Local 183 Training Center is excellence in training. All apprenticeship programs are registered with the Ontario Ministry of Training Colleges and Universities. Become an apprentice and learn new skills which will open the doors to a rewarding career. Visit 183training.com. I am an artist. I just started my training, and I am LiUNA. کی وقتا برێت هات گرتن شونده و کامپانیاکی چاوا دەست پێ کرد وەلکو دەست پێ کرد کامپانیا وی چاوا دەچێ کامپانیا برێتە ئەم کەمپینە هەکە لە سەرەتادا باسم کرد گوتم هەر لەو کاتەوە کە گیرە من ڕامگەیاند مۆزوعەکەم ڕاگەیاند وە گوتم دەبێت کەمپین وەڕێخێن بە خۆشحاڵیەوە زۆرێک لە حیزبە سیاسیەکان زۆرێک لە ڕێکخراوەکان ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان پشگیریان کردین و ساڵی ڕابردوو هونەرمەندانی باکوور و باشوور پشگیریان لە کەمپینی جیهانی ئازادی بۆ هوشمەندی عەلیپور کرد بانگەوازیان کرد بۆ کوردان و ئێمەش وەک بنەماڵەی هوشمەندی عەلیپور داوامان لە خەڵکی چوارپارچەی کوردستان کرد داوامان لە خەڵکی ئازادی خوازی ئێران کرد و داوامان لە جیهان کرد ئەوەی کە دژ بە ئیعدامە ئەوەی کە ئازادی خوازە ئەوەی کە دژ بە توندی و تریژیە چۆن ئیعدام هیچ شتێک وەکەوە نیە ئێمە پێی دەڵێن چەند وشە بۆ هەمیشە بەکار دەبین دەڵێن ئیعدام قەتڵی عەمدی دەوڵەتیە یعنی دەوڵەت عەمدی کەس ئیعدام دەکا بۆ تۆڵەکردن لە خەڵک بۆ چاوتر سێرکردنی خەڵک و کۆمەڵگا بۆیە ئەم کەمپینە ئاوە دەستی پێ کرد گەلێک ڕۆژنام بەدایان و سەدان نەتەنیا ڕۆژنامەی کورد فارسەکان ئێران چەپەکان کۆمۆنیستەکان زۆر لە کوردەکەش زۆرتر پشگیریان کردین منزور مەبەستی من ئەوەیە شتەکە کەمپینێکی گەورە بەڕێوە چۆ ئێستاش درێژەی هەیە و لە گەلێک شار و وڵات لە هەولێر لە شاری هەولێر لە بەردەمی UN نەتەوە یەکگرتوەکان خۆپیشاندان بەڕێوە چوو بۆ پشگیری لە هوشمەند و هەروەها لە دەرەوەی وڵات لە ئاڵمان لە شاری کۆڵنی ئاڵمان لە فرانکفۆرتی ئاڵمان لە شتوتگارتی ئاڵمان لە وڵاتی هۆلەند نۆتێردام لە بەردەم پارلەمانی هۆلەند لێو بەڕێوە چووە و لە ئەستێکۆڵم بەڕێوە چووە ئەو خۆپیشاندانە لە ئەوروپا پڕ باش کامپانیاکی پڕ بەڵێ باشی بەڕێوە چووە لە تۆرۆنتۆ لێرە ئەمە کۆبوونەوەمان بووە بە ئیزافەیەوەی کە لە مێدیاکان و توێژی تەلەڤیزیۆنی ئەوە شتانە دەنگی داوەتەوە ئێرانیەکان لە تەلەڤیزیۆنە گەورەکان پابلیکەکان لە دەرەوەی وڵات دەنگی داوەتەوە بە سەدان سایت و ئەوە هین بووە بەڵام هێشتا ئێمە چاوەڕوانی زۆرترمان هەیە یعنی دەخوازین بۆ چاوەڕوانی زۆرتر ڕاستە ئەو کەمپینە بۆ هوشمەند بەڕێوە چووە بۆ هوشمەندی عەلیپور کە حکمی ئەدام لا چێو نەمێنێ بەڵام ئێمە هەدەفێکمان هەیە ئەو کەمپینە ببێتە دوایین کۆتایی هێنان بە ئیعدامی زیندانیان سیاسی لە ئێران و کوردستان بڵین ئیتر بەستە
ئیتر بەسە ئەعدامی زیندانیانی سەر بەسە ئێمە وەکو خەڵک و کۆمەلگا قبول ناکەین وە ئێمە دەمان هەیە خەڵکی جیهانیش پشتگیری مامکە هەتا ئێستا پشتگیریەکان باشن دوای دەتوانین بپرسی ئەگە پرسیار هەبوو چیە پشتگیری کرد دەوڵەتەکان یا ئەمانە ئەوە گەر پرسیار بوو دواتر دەتوانین چینە سەرەوە بەڵام ئێمە هەدەفمان ئەوەیە ئینسان جارێک لەدایک دەبێت جارێک دەمرێ بۆ بە ئازادی ژیان نەکە بۆ بە ئازادی نەژیت چیمان لێ بۆ ئینسان دەبێت لەبەر لەسەر ئازادی خوازی ئەعدام بکرێت بۆ لە کانادای ئەعدام نییە بۆ لە ئەوروپا نییە بۆ هەر لە وڵاتە دواکەوت و ئیسلامیانەی لە ئێمە هەیە کە لەسەر چی خەڵکی ئەعدام دەکەن لەسەر داخوازی ڕاوای خۆیان دەبێژێ من حەز دەکەم ئازاد بژیم ئازاد چۆن وەک ئەو خەڵکی کە تۆ لێرە ئێمە لەو تۆڕۆنتۆ و کانادایە دەبینین هەرەوە بەڵام ڕژیمی ئێران ڕژیمێکی دیکتاتۆرە شیعەیە لە هەموو شوێنێک تەداخل دەکات دژی هەموو کوردە لە چوار پارچەی کوردستان دژی گەلانی ئازادی خوازی ئێرانە پرۆبلەمێ مە تزانێت چی کەکێ پرۆبلەمێ مە نە کی مسلمانە کی شیایی کی ئەڤدەیە کی وەدەیە پرۆبلەمێ مە ڕێژیمە ڕژیمەوە نکا پرۆبلەمێ مە هەری مەزن ڕێژیمە نکا دەولەتا تورکیە ڕێژیما تورکیا فاشیستە ئیرانە دەبێ ئەرێ ئەز ئیسلام ئەما نە ئیسلامە ئەوجی فاشیستە ناوی دخوازی برا ئابە بەبە جەبە یاژی ABC بێ فەرق ناکێ ناو چ دەبێ برا ببێ دیکتاتۆرە تر لە هەمووی دنێ دەنەڕێ تر هەمووی دنێ دەنەڕێ دیکتاتۆر دینش خۆر دەکەن قاڵقان پرۆبلەمێ مە نەب دینا هەیە نەب کولتورا هەیە نەب ڕەش و گەورەیە پرۆبلەمێ مە ئەڤکێ برای ئینسانە نەکوژن برای ئینسان ئازاد ببن ئینسانی کورد بخوازە ئازاد ببێ ji bo azadî şer dikin ji bo azadî her û hemdiriyadanên meş dikin nika em ji bo ji Kurda zêdetir kes demokratîk tune hele hele rojava navîn em gelek demokratin ji bo wî derdê me nika pêşî li Îranê em kanin çawa bikin kî li hember Îranê li Kanada Kurdê Kanada em Kanadiyan jî têxin nav tekoşînê em însanê dina jî têxin nav we tekoşînê her û li însanê li Kanada dijî çunku min pir carî ez ji Kanadê polîtîkmedarê Kanada re jî dibêm kî Kurd dixwazin dewletek wan hebe ya jî federasyonek wan hebe wek Kanada be ji bo wî jî em vî dixwazin lê em bi rastî jî em nikanin baş piştgirtiya polîtîkê Kanada bigirin nika problemê me dijmer çikanı bêj ki em bi hev re giş çawa bikin ev politik people polîtîkê Kanadîn em bigin piştgirîka Kurda ji bo ê wek birê te Kurdê wek birê te em xelas bikin ji bo wî kanî çi bibêjî ji me re پێش ئەوە بێژم لە سەرەتادا ئەوە بڵێم کە ئیشارەت بە یەکشت کرد ڕاست دەبێژی کێشەی ئێمە ئەوەی کە ئەمە چ دینێکی هەیە چ ئایدۆلۆژیەکی ئەوە نینە بەڵام بۆ ڕژیمی ئێران بۆ دیکتاتۆرەکان ئەوە هەیە ئەو دەبێژە دەبێت وەک ئێمە فکر بکەیتەوە وەک ئێمە بیر بکەیتەوە داخوازیت نەبێ داوای ئازادی نەکەی ئەوە ئازادی دەنا ئەگەر کانادا خۆگە هیچ نەبێ وڵاتێکی هینە سەرمایه‌داریە بەڵام هێندێک ئازادی هەیە کەس کێشەی عقاید و ئاین و مەزهەب و دینت هەیە یان نییە مشکلەتنە هەر کەسە بیر و باوەڕی خۆی جا لە کوردستانیش ئێمە تۆ ئاماژەت بۆکە گوتت ئێمە کەس لە ئێمە ئازادی خواستر نییە منیش ئەڵەم وایە تۆ باس نمونەی ڕۆژاوات هێنایەوە خۆشنانی ڕۆژاوا بوونە سمبۆلی جیهان ئێستا منەوە زۆر درێژە پێ نادەم بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە 40 ساڵە پێش لە کوردستان لە شاری سنە خەڵک دەسەڵاتی خۆی بەدەستەوە بوو لە مەریوان کە ڕژیمی جمهوری ئیسلامی هێرشی کرد ئەوەختە خەڵک بانگەوازی کرد مانگرتنی گشتی خەڵک چوە دەرەوە لە شار بۆی ئێعتسابی کرد هیچ کەس یەک شت لە ماڵی هیچ کەس نەدزرا بۆ لەبەرەوەی کە خەڵک دەسەڵاتی خۆیانە بوو جا ئێمە مشکلەکەمان ئەوەی لەگەڵ ئەو دیکتاتۆرانە بەڕێوەین بەرابەرین و بۆ کانادا گرینگە جا دواتر ئاماژە بەوەش دەکەین ئەگەر ez dixwazim bêjim ki kekê nika binê li Ewropa gelek kampanya çêbû gelek kampanya mezin û baş çêbû
ام چاوا بکن که ام لوراجی کمپانی مزن چکن بله. نه کمپانی بچو بله. نه بسی 40 ملیا به 1000 ملیا ان به پولیتیک کانادا بینم ورا بله. گله دیجیتی خناو شری بله. چاوا امکان وی بکن ئەوە ئێستا زۆر گشت کراوە دەوڵەتەکان لە ئەوروپا زۆر هاتوون پشتگیریان کردووە من پێم خۆشە ئاماژەیەک بۆ بکەم جیا لەو خۆپیشاندانە کە باسم کرد سەدان و هەزاران نەفەر هاتوون پشتگیری ئێمەیان کردو هەم وەک کورد هەم وەک ئێرانیانی ئازادی خواست هەم وەک خەڵکانێکی تری ئەوروپاش ئەمن تەنانەت لە شاری ڕاڵی مادریدی ئیسپانیا دایکی زیندانی سیاسی خەڵکی ئیسپانیا ڕسمی هوشمەندی بەدەستەوە گرتو لەوێش کەمپین بەڕێوەچۆ گوتوێت ئەم دەنگی هوشمەندم خەڵکی ئیسپانیا کوڕەکەی لە زینداندا سیاسیە لە بۆلیڤی هەروە بۆلیڤی لە برزیل هەروە ئەو پشتیوانیان نەبوون ئەمەنستی ئینتەرناشناڵی تۆرۆنتۆ پشتگیری کردووە ئەمەنستی ئینتەرناشناڵی ئاڵمان پشتگیری کردووە ئەمەنستی ئینتەرناشناڵی هولاند پشتگیری کردووە و ئەمەنستی ئینتەرناشناڵی لەندەنی بریتانیا ئینگلیس ئەوش پشتگیری کردووە وەک دەوڵەتەکان دەوڵەتی ئاڵمان نامەی ناردۆ بۆ ڕژینی ئیسلامی بۆ سەفارەتخانە و باڵوێزخانە پێی گوتوێتی حەقت نییە ئەوە ئیعدام بکەیت و حەقت نییە ئەمە خەیتە ژێر ئەشکەنجە و ئیعدام دەوڵەتی سوێدیش بە هەمان شێوە دەوڵەتی وڵاتی ئۆتریش گوتوێتی ئەوش بە هەمان شێوە ناڕازی بووە ناڕازایەتی خۆی دەربڕێەوە گوتوێتی ئەمە زەخت دەخینە سەر ئەو دەوڵەتە کە نابێەوە بڕیارە بدە و دوو حیزبی پارلەمانی هولەندیش حیزبی سۆسیالیستی حیزبی کاری هولەند ئەوان هاتوون پشتگیری کەمپینی جیهانی هوشمەندی ئەلیپوریان کردووە و دەوڵەتی هولەند ئەوان گوتیان ئێمە زەخت دەخینە سەر کۆماری ئیسلامی ئێران بۆیە کۆماری ئیسلامی ئێستا لەژێر ئەو فشاردا بەڵام بۆ کانادا مەبەستمەوە کەمپینەکە گەورەیە زۆر گەورەیە بەڵام دەمانهەیە گەورەتریش بێت بەڵام بۆ کانادا گرنگە دۆستانی ئێمە کوردانی ئازادی خواست ئێرانیانی ئازادی خواست چۆن بۆ ئیعدام هیچ سنوور و مەرز ناناسین ئێمە هەر مخالفی ئیعدام دەمانهەیە ئیعدام نەمێنە لە جیهاندا بۆیە گرنگە کە لەگەڵەوەی کە ئێستا پشتیوانی شاکمان لێ دەکرێت بەڵام گرنگە سەرنجی دەوڵەتی کانادا شڕاب کێشین دەوڵەتی کانادا ساڵی ڕابردوو نامەی بەدەست گەیشتووە خانمێکیش بوو ژنێکە کار بەدەستی دەوڵەتی کانادا ئەویش کارایەکی کردبوو وەک نامە ناردنەوەنە بەڵام دووبارە نامەی تر بۆ ئەندام پارلەمانی بۆ پارلەمانی کانادا نادراوە بەڵام کانادا هێشتا وەک ئەوروپا نهاتوتە سەرخەت وەک دەوڵەتی ئاڵمان وەک دەوڵەتی هولەند وەک ئەوە بەو شێوەیە نهاتووە بۆیە گرنگە کە ئێمە هەر کام لە ئێمە دۆستانی ئێمە لەگەڵ ئەم کەمپینە بن ئەم کەمپینە دیارە بۆ ڕاگررتنی حکمی ئادامی هوشمەند ئەلیپورە ڕاستە ئەو کەمپینە بۆ ئەوە پشتگیریەکانیش هەمووی هەیە بەڵام ئێمە دەمانهەیە یەکشتی تریش بکەین دەمانهەوێ جارێک کۆتایی بێنین بە حکمی ئەعدام لە ئێران ئەم کەمپینە بڵێ ئەمە کۆتایی ئەعدامە ئێمە لەگەڵەوەی کە دەمانهەوێ ئەعدامە ڕاستە دەمانهەوێ یەک جار بۆ هەمیشە ئەعدام ڕاگرین کەمپینی جیهانی ڕزگاری بۆ هوشمەند ئەلیپور ببێتە ئەو کەمپینە کە ئیعدام ڕاگرێت بۆ هەموو گەنجا و یەکشتی تریش بڵێم هەتا لەبیرم نەچووە کەسێکی تریش هەیە زیندانێکی سیاسی کورد پێم خۆش بوو ئاماژەیەکیش پێ بکەم کەسێکێ بەناو محەدین ئیبراهیمی خەڵکی گوندی ئەڵکاوێ شنۆیە لە 22 ئێمە پێی دەڵێن 28 دەی مانگی دەی لە ئێرانی پێ دەڵێن لە 28 دەی 98 ئەمە حکمی ئیعدامی بەسەردا سپاوە ئەم محەدین ئیبراهیمی کە خەڵکی شنوۆیە کۆڵبەر دەبێت ڕژیمی کۆڵبەر بەڵێ کۆڵبەر کرێکاری سەرسنوور کرێکاری سەرسنوور کارێکی سەرسنوور تیجارەتێ دەکەنیە ئەمە تەقەی لێ دەکەن برینداری دەکەن دواتر دەیگرن دەیبەنە زیندانی ورمێ و دواتر ئیتهامی ئەوەی لێدەن چۆمە پێم وایە برایەکیشی پێشمەرگە بووە پێشتر پێشمەرگە پێم وایە بە حیزبی دموکرات بووە کوشتوێتی جمهوری ئیسلامی بەداخەوە ئەمە چەند جاری دیکە ژیراوە و ئەمە بەو ئەو هینا لێدا کە تۆ ئەندامی ئەو حیزبەی و ئێستا بۆ نەک جارێک بۆ جاری دووهەمیش ئەو حکمی ئیعدامی بەسەردادا سەپاوە بۆیە گرنگە کە ئێمە بۆمان گرنگ نەبێ جمهوری ئیسلامی پێڵە چی تۆ ئەندامی ئەم حیزبیا حیزب ئێمە کارمان بۆ نییە تەنانەت ئەگە کەسێکیش لە دەرەوە سەر بە هەر حیزبێکیش بێ ئەمە سنوور ناناسین ئێمە مادام کە دژ گرنگە کە ئەوانەمان لەبیر نەچێت گرنگە کە ئەو کەسانەمان لەبیر نەچێت هوشمەندی من کەسێکە ڕژیمی ئیسلامی دایان کەسی ئادام کردووە ئێستاوە نمونەیەکی ترم بۆ هێنای بۆیە گرنگە کە ئەم کەمپینە ئێمە ڕژیمە ئیرانی هەر ڕۆژ 3-4 کورد ئیدام دەکێت هەر ڕۆژ 3-4 گەلە ئیرانی دکوژێ ئەم وانە زانن لێ یعنی درێژی زانێ United States زانه، ایدنان زانه، لی
کەس نەکانێت بیرانی تیشکی بکارە ئەکۆنۆمیک ئەمبارگۆ دەدەن ji بۆ تەندروستیە ji بۆ tiştê dê ئەمە هین ئیران ji بۆ vê hêlê de hین gav navêtiye. ئەمە شتێکی تریش بێنمەوە بیری جەنابەت ئەس شتێکی دیکە بێنمەوە بیری جەناب و بینەرانی میتانی تیڤی بەشی کوردی 9 ساڵە پێش ئەس لە تورکیا پەنابەر بووم لە شاریوان ئەو کاتە ڕژیمی ئیسلامی ئێران فەرزادی کەمانگەری ئەدام کرد فەرزاد خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بەڵام کوردانی باکوور ویزبوویان لە سنووری باکوورەوە بڕۆن بۆ ڕۆژهەڵات هێرشکەنە سەر جمهوری ئیسلامی یعنی دەوڵەتی تورکیا و ئێران ئاوا بەیەکەوە هینیان کرد بوو کە نەهێڵن دەنا خەڵکەکە حازر بوو بچێ خۆپیشاندان زۆر بەڕێوە چوو لە دەرەوەی وڵات ناڕەزاتی سەبارەت بەو حکومە کەوایە جمهوری ئیسلامی فەرزادی ئەدام کەمانگەری ئەدام کردووە دواتر شوانە سەید قادری کە کوشتی لە مەهاباد مانگرتنی گشتی لە کوردستان بەڕێوە چوو خەڵک یەکگرتوویە جمهوری ئیسلامی ئیحسان فەتاحیان کە پێشمەرگەی کۆمەڵە بوو ئەویشی بەداخەوە ئەدام کرد ڕژیمی ئیسلامی ئێران ساڵی ڕابردوو بوو کە 3 کەسی ئەدام کرد ڕامین حوسێن پەنای پێشمەرگەی کۆمەڵە بوو ئەدامی کرد بەداخەوە و زانیار و لوقمان مرادی ئەم 3 کەسە هەر سێکی لە یەک ڕۆژدا ئەدام کرد ڕامین حوسێن پەنایی زانیار و لوقمان مرادی زانیار و لوقمان ئامۆزاییەک بوون بەرحاڵ بنەماڵی ئەوان هەم سیاسیەوە بەڵام جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کرد هەر سێکی لە ڕۆژەکە ئەدام کرد بۆی پێی وا هەبوو دەتوانێت ئاوە خەڵکی کوردستان چاوترسێن کە پێی وا هەبوو دەتوانێت کە ئەوانەی ئەدام کرد خەڵک بێدەنگ دەبێت بەڵام نا خەڵک لە کوردستان مانگرتنی گشتی هەموو دوکان و بازار قەپات تەحتیل بوو لە دەرەوەی وڵات خۆپیشاندان بەڕێوە چوو ئێمە لە تۆرۆنتۆ ئێمە چەند جار چوینە سەر شەقام داوای ئەمە مخالفتمان کرد لەگەڵ ئەعدامیان پێشەوەی کە ئەعدام بکرێن مەبەست من ئەوەیە جمهوری ئیسلامی ئەعدامی کردووە بەدایان کەسی تر ئەعدام کراون کە زۆر کەس هەر ناویشیان نییە کەوای ئێمە دەزانین لەگەڵ چ ڕژیمێکی دەڕاندەی وحشی گەلک جدی حەبسێدا دەکۆژن هەر دووسێ مانگی ڕابردوو بە خاتری نرخی بنزین کە چوە سەرەوە لە ئێران و کوردستان دواتر مێدیاکان و ڕۆژنامەکان هێندێک سەرەتا نیان دەزانین ئاماریان بەدەستەوە نەبوو گوتیان 1500 نەفەری کوشتووە بەڵام نزیک بە 7000 نەفەری کوشت بەس لە 2 مانگدا 7000 نەفەر دوای دەرکەوت یعنی 7000 کوشتن 6 یا 7000 نەفەریان کوشت ها خۆپیشاندان بوو لە ئێران و کوردستان خەڵکانێکی گرت چی کرد بوو ئەو هەموو خەڵکە ئیتر لە زینداندا جێ نەداوە دەست و لاقی بەس بوو خزبوویە ناو ئاو لە ناو ئاوێدا تەرمی کوردیان دەرهێناوەتەوە لە ئێرانش هەروە منزورم ئەوەیە ئەمە ڕژیمی گرینگە ئەم کەمپینە ئێمە کەمپینێکی زۆر گەورەیە دەنگی داوەتەوە پشتگیریەکی جیهانی لە پشتە بە هەزاران خەڵک ئەوە بە ملیۆنها خەڵک دەزانن لە ئێران و کوردستان بە هەزاران نەفەر هاتوون پشتگیریان کردووە بەڵام ئێمە هێشتا ئەوەمان پێکەمە بۆ دەڵم پێم کەمە ئێمە دەمانهەوێت جیا لە ئازادی هوشمەند و ڕاگررتنی حکمی ئەدام ئێمە دەمانهەوێت ئیعدام لابین ئیعدام و سێدارە نەمێنێ ئەم کەمپینە هەدەفی ئاخری ئەوەیە ئێمە بڵین ئیتر بەسە ئیعدام بەسە ئێمە بۆیە گرنگە کە دەوڵەتانی جیهان خەڵکانی ئازادی خوازی جیهان ئێمە کە لە تۆرۆنتۆی کانادا ژیان دەکەین بە دەوڵەتەکە ئاگادارکەین پشتگیریمان لێ بکە خەڵکی کانادا کە ئێمە دەمانهەوێت جیالەوەی کە حکمی ناڕەوا و ناعادڵانەی ئیعدامی هوشمەند ئەلیپور ڕاگرین سەرجەم ئیعدام لابین وەک کانادا وەک ئوروپا کە ئیعدام نەماوە ئێمە دەتوانین ئەگەر یەکگرتو بین ئەگە هەموو خەڵکی ئازادی خوازی کورد لە 4 پارچەی کوردستان یەکگرتو بێ خەڵکی ئازادی خوازی ئێران ئەوانەی کە دژ بە ئیعدامن دژ بە ئەو دەوڵەتی دیکتاتۆری وەک ڕژیمی ئێران و تورکیان ئەگەر ئێمە یەکدەنگ و یەکگرتو بین جمهوری ئیسلامی ئەو فاشیستانە ناتوان هەروە بە ئاسانی خەڵکی ئیعدام بکەن بۆیە گرنگە کە ئێمە ئەو یەکگرتوێمان ڕاگرین ئەمن ئێستا ناوی ئەو کەسەم هێنا محەدین ئیبراهیمی ئەوەی کە گوتم لەو زیندانی ورمەیە جمهوری ئیسلامی وتوێتی ئەمە لە هەنگری حیزبی دموکراتیا هەشتێک خۆمە گە لە بواری سیاسی بێ لەوانەیە لەگەڵ حیزبی دموکرات گەلێ جیاوازی سیاسی بێ زۆریش بەڵام لێرەدا من سنوور ناناسم بۆم گرنگ نییە محەدین ئیبراهیمی ئەندامی حیزبێک هەیەیان نییە بۆم گرنگ نییە لەگەڵ چیە گرنگەوەیە کە بڵێن نابۆی ئەدام و ئێمە ئەگە هەموو خەڵکی ئازادی خوازی ئاوە چاو لە مەوزوعەکە بکەین پشتگیری یەک بکەین ئێمە دەتوانین ئەو کەمپینە بە خۆشحاڵیە تا ئێستا ئەو جگای کردوێتەوە بەدایان ڕێکخراوەی سیاسی و مەدەنی لە دەرەوە لە باشووری کوردستان بە تایبەت لە ئوروپا و لە کاناداش پشتگیریان کردووە
بە هەزاران ئینسانی جۆرواجۆر بە بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای جۆراوجۆر پشتگیریان کردووە بە چەندین حیزبی کۆمۆنیستی ئێران و کوردستان پشتگیریان کردو بە ئیزافەی ئەو دەوڵەتە ئوروپایانە کە پێم وتی لەگەڵ ئەمەنستی ئەو وڵاتان ئەمنستی ئینتەرناشۆناڵ و ئێمە سپاسی هەمووی ئەو خەڵکە دەکەین وەک بنەماڵی هوشمەندی عەلیپور ئێمە ڕێز دەگرین لە یەک تاکە کەس یەک نەفەر ئەگەر دێ هەر کارێکی بچووک دەکا ئێمە زۆر سپاسی دەکەین ئێمە لە بیرمان ناچێتەوە بۆیە دەمان هەوێ هەمووی ئەو کەسانە جیۆپیان دیاروێ هەر حیزبێکە هەر ڕێکخراوەیەکە بەقەت ئەو کارێکە کردوێتی جێگا و جێ پێزانین و ڕێز لێنانە بەرحاڵەکە پرسیارێک شتێ من لە خزمەتە کێکێ گەلێک سپاس ئیرۆپڕ ڕۆژێک مهمە گەلێک سپۆس ji بۆ قامپانیای ئەس باوەرم هین پێشتە بچێ و دە هەر قامپانیا وەدەژی میتانی تیوێ وەرە ئینشاءالله زۆر سپاس بەرناماوە پێشکەش بکە چونکە بەرناماوە ئێمەیە هەر کی لە دنێ ji بۆ ئازادی ji بۆ دەمۆکراسی شەر دەکێت تەکۆشین دەکێت میتانی تیوی بۆوان ڕێیە گەلێک سپاس گەلێک سپاس لە کۆتاییشدا من جارێکی دیکە دەستخۆشی سپاسیەوەی بەڕێزان و هاوکارانتان لە پشتی کامێرای دەکەم ئێوە بەڕێزانی میتانی تیڤی وە بینەرانتان ئێمە وەک کەمپەینی جیهانی ئازادی بۆ هوشمەندی عەلیپور ڕزگاری هوشمەندی عەلیپور پێمان خۆشە ئێوە بەردەوام لەگەڵمان بن ئێمە پێویستیمان بە ئێوە و بەدەیان میدیای وەک ئێوەیە و نەک فقط میدیای کورد و فارس و ئێمە پێویستمان بە میدیای خارجی و کانادیشەیە ئێمە قەرارە من وتوێژی تریش بکەم لەگەڵ کەناڵی کانادی و ئەوانە و چەندین تەلەڤیزیۆنی تر وتوێژمان بۆ بەردەوام پشتگیریان کردوین ئەمە جێ پێزانینە بۆ پشتگیریان لە کەمپەینی جیهانی هوشمەندی عەلیپور کە لەلایەن بنەماڵی ئێمە بەڕێوەچوە بەڵام لەلایەن چەند ڕێکخراوەی تریشەوە هەر پشتگیری دەکرێت ئەو هەر ڕێکخراوە کاری خۆی دەکات پێویستیمان بە پشتگیری و یارمەتی ئێوەیە ئەوانەی کە بینەرانتان کە ئەو بەرنامەیە دەبینن هەر کەسە هەرچی لە دەست دێ ئاگادارمان کە پەیوەندیمان لەگەڵ بگرن بە کورتە ڤیدیۆ بێ پشتگیری خۆیان ڕابگەن بۆ ئەم کەمپەینە بۆ ئازادی هوشمەند عەلیپور و بڵێن نا بۆ ئیعدام بەڵێ بۆ ئازادی و مرۆڤایەتی ئێمە جیهانێکی بەبێ ئیعدام و سێدارەمان دەیە کە ئەوەمان کرد کە ئێمە ئەوە بە ملیۆن ئەوەمان هێنا هیچ دەوڵەت و دیکتاتۆرێک ناتوانێت بە ئاسانی ئەوە بکەوە هیوادارم ئەم کەمپەینە ئێمە ببێتە کەمپەینی ڕاوەستانی حکمی ئەدامی هوشمەند و لاچوون و نەمانی حکمی ئەدام لە کۆتاییدا ئەو کەمپەینە ئیشی ئەوەیە گۆڵ بە ئینگلیسی هەدەفەکەی ئەوە ئیعدام ڕاگرێت جا من جارێکتر سپاسی ئەوەی بەڕێزان دەکەم هیوادارم هەر مەجال ببێتەوە و قسە و باسکەین جارێکتری زۆر سپاس بۆی بەڕێز گەلێک سپاس ئیرۆژی ئەم هاتن داوی پرۆگراما خۆ ji vir û şûn de jî em wek me got tiştê we nebîstiyê hûn ê ji me bibîzin bimînin di xweşî de. I've worked in construction for 40 years. I am, and always will be, Lee Una. Construction is one of the most stable industries in today's economy. There's plenty of opportunity, so come and learn at the LIUNA Local 183 Training Center. It's the right place to start. If you're thinking about your future, you can learn a skilled trade through hands-on training and classroom training. LIUNA Local 183 Training Center is excellence in training. All apprenticeship programs are registered with the Ontario Ministry of Training Colleges and Universities. Become an apprentice and learn new skills which will open the doors to a rewarding career. Visit 183training.com. I just started my training, and I am Lee Una.
Troya is a Canadian manufacturer of PVC windows and doors. Troya cares about customer satisfaction in Canada standards. Troya has been established on principles of honesty and integrity. Our sales office, manufacturing facility, and showroom are located in Woodbridge, Ontario. We have a friendly and over 15 years of international experienced staff. We are a quality-focused, customer-centered establishment and strive to always improve our work. We have quality workmanship, superior knowledge, and competitive prices. We produce elegant, cozy, solid Canadian design system of windows and doors that will keep you and your family safe and comfortable in every weather condition. Our products help your home to become more environment friendly and energy efficient. Our installations are carried out by a fully trained staff to the highest professional standards. Our professional services are a real focus on customer satisfaction. Your satisfaction is our biggest asset. Troya Windows and Doors. TroyaWindows.com. 905-856-9493.